مسيح خدايا ومن بروام تيتي كخوايا فرمو جاتو ملحدي ديتا ميدان ورنا بيش بودي بيت كردن سبارد بعقيدة مسيحي من بوم بمسيحي من كسيكم خلقري ريبازي مسيحي آتايستي ديتا ميدان إسلامي ديتا ميدان من ليرا بريارم دا من بوم بمسيحي إيمانهم هنا كمسيح كظل ابن الله وابن الإنسان كخدايا باسم الآب والابن وروح القدس من كسيكم خلقري ريبازي مسيحي وليتان بيمنتم منتان جرقون ركم ورنا بيش بودي بيت كردن سبارد بعقيدة مسيحي فرمو ورنا بيش بزام شيطان بيا تواو كاك سوران تواو من بوم بيبرانو دايفرين وليتان بيمنتم اوتان بينيو اوا سيد اوتان بينيو دكتور همو بجر او قونري باشا جاري فردواري كما من بوم بمسيحي هلقري ريبازي مسيحم بروان ابنوا مسيح كذا ابن الله وابن الإنسان آماجي تكرا وخوايا باسم الآب والابن وروح القدس بناوي باوك رولا روحي فيروس ومن بروان تيتي كخوايا جا غضبا لسرتو بتوشي جرهاتو تو پێدوانی یا لە خۆت ڕادەبینی دێیتە مەیدان بۆ دیبەیتکردن لەگەڵ پشتیوان عەبدوڵڵا سەبارەت بە عەقیدەی مەسیحی ئەوە دەی ئەوە ئیمانم هێنا ئاوەکەشت دەوێتم ئەوەتە ئاوەکەش تێگەیشتی تەواو ئەوە خۆشم تەعمید کرد غەزبەن لەسەر تۆ لەسەر ئەژدادیشت فەرموو جا تۆ مولحیدی دێیتە مەیدان ئاتایستی دێیتە مەیدان ئیسلامی دێیتە مەیدان چی فەرموو وەرە مەیدان بەرامبەر پشتیوان عەبدوڵڵا بخوێنە بە ئەدەبەوە من و تۆ دیبەی دەکەین سەبارەت و من داواز دەکەم لە هەمووتە مەسیح خودایە بڕوا بەو کلااوچیانە مەکەن کە لە بەیانی تاوەکو ئێوارە خەریکی بڵاوکردنەوەی درۆ دەلەسن پێتان بدە باشە خەریکی بڵاوکردنەوەی درۆ دەلەسن ئەوانە فریای هیچ کەس ناکەون ئەوانە زۆرێکیان کۆمەڵێک مرۆڤی شەهواتین دەیانەوێت جۆرێک لەبێ ئەخلاقی لەناو کۆمەلگای کوردی بڵاوکەنەوە لە پێناو گەیشتن بە مەبەست و مەرامەکانی خۆیان کۆمەلگای کوردی بەوە پێش ناکەوێت کە بڕوای بەبوونی خوانە بێت بە پێچەوانەوە بۆ نمونە کۆمەلگای ئەوروپی و ئەمریکی پێشکەوتووە لەگەڵ ئەوەش ئاینەکەی مەسیحیە وەسەتە 78 ئەو زانایانەی داهێنانیان کردووە و هەڵگری خەڵافینەوە بڵن مەسیحی من بڕوام پێی